والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم إني أسألك فهم النبيين وحفظ المرسلين والملائكة المقربين برحمتك يا أرحم الراحمين. اللهم اجعل ألسنتنا عامرة بذكرك وقلوبنا بخشيتك وأسرارنا بطاعتك، إنك على كل شيء قدير وحسبي الله ونعم الوكيل. بەڕێزان و خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، خوشکان، برایان، السلام علیکم ورحمة الله وبركاته. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەم شەویش لەم کاتەدا هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی هەمومان بچینەوە خزمەت دەرسەکەمان لە ڕوانگەی ئاەتەکانی قورئانی پیرۆز، فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وتە و قسەی عولەمایان و زانایان دەربارەی بابەتە فقهیەکان کە بابەتی ئەمڕۆمان بەڕاستی معلومات و زانیاری زۆری دەوێ و بابەتێکی زۆر زیاتر عملی و کرداریە کە ڕۆژانە ئێمە پێویستیمان پێ هەیە لە کاتی ئەنجامدانی ئیش و کارەکانمان یاخود لە کاتی ئەنجامدانی عیبادەت و پەرستشەکانمان. بەڵام ئەگەر پێم خۆشە پێش ئەوەی کە دەست بە دەرسەکەمان بکەین، ئەگەر قوتابیەکی خۆشەویست هەبی لە دەستی ڕابردوودا شتێکمان لە بۆ باز بکە، یان لە دەرسی ڕابردوودا کورتەیەک، چەند خاڵێک یان شتێک لە دەرسی ڕابردوودا خوشکێک برایەک بزانین چی لێ فێر بووین، چتان سوود لێبینیە. پێم خۆشە ئەگەر کەسێک هەبی یان خوشکەکان برایەک لە دەرسی ڕابردوودا شتێکمان لە بۆ باز بکە. ئەبێگە سەب کاتوانە دەستی بەرزەوە بکەم مۆڵەتی دەی. بەڵێ قوتابێکی بەڕێز ئەوێ قسە بکات دەستی بەرزەوەکە ئینشاڵڵا مۆڵەتی دەی. دەی قوتابیەکان کە بەڕێزە فەرموو نازەنین بەکر. مایکەکە دووکەرەوە قسە بکە. نازەنین بەکر. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته. خوشی بەڕێزم، لە دەستی ڕابردوودا باسی چمان کرد؟ یانی چەند خاڵێک یان چەند شتێک یان چەند زانیاریەک بەبیر هەموو لایەکمان بینیەوە. خوشی بەڕێزم. والله مامۆستا خوای گەورە جەزای خێرت بداتەوە مامۆستا. لا دەستنوێژی فرائض الأربعة الأشياء. فرائض أربعة أشياء: النية، مسح الوجه، ومسح اليدين مع المرفقين، سارم خالش الترتيب. لو أنا الحمد لله مامۆستا ئەوە دەرسی زۆر پێشتر بوو. پێشترێ بەڵێ پێشترێ نا دەرسی هەفتەی ڕابردوو قەزدم. إيه مامۆستا ئەوان کەش هەمووی تێگەیشتیمە الحمد لله مامۆستا. ويحرم بالحيض والنفاس 8 أشياء. ئەوەش دەلێ لە کاتی هەموو دەرسەکان بەشدار بوو، هەموو دەرسەکان پێویست بووی، یعنی هیچ غایب نەبوو. ناوەڵە مامۆستا هیچ غایب نابم الحمد لله. لە خۆی بەزیاد بی زۆر حەزم لە دەرسەکانە الحمد لله. زۆر بەڵێ دەرێ 8 خاڵ هەیە کە لە کاتی عادەبوون و نیفاس کاتی منداڵبوون ئەوە دەبی کە ئەوە مرۆڤ لێ حرام دەبی، خاستەن ئافرەت. یەکەم لەوانە نوێژکردن، دووەم بەڕۆژی بوون، سێیەم خوێندنەوەی قورئان، چوارەم دەستلێدانی قورئان و هەڵگرتنی، و پێنجەمیش چوونە ناو مزگەوت، شەشەم تەوافکردن لە کەعبە. بس أو حفتم الوطء تێنەگەیشتمە معنایەکەی بە عەرەبی بە کوردیچیە سەرجەی ئافرەت و پیاو، کۆبوونەوەی ئافرەت و پیاو بەیەکەوە.
بله هشتمش استمتاع بما بين السرة والركبة. أوش قد كراوة ما بين السرة يعني ناوكو حتى أجنو أو قد كراوة. بله لبين آفرت فيها وبا ماشي. بله نزيقونه زور باش أي أجر برسيالة شي بكين علاجي آفرتك يا برين بتاعتي لبو خوشكان لبو كان أو كحافظة مثلا حافظ القرآن يان ما مستايا لمركزك للسنترك أو لو كانت دا مثلا كوتا عادة أو علاجة كيتي يعني سدكا أو مامۆستا یەکەم دەبی دەستەوانەی لە دەستکەکاتی کە قورئان هەڵدەگری و هەروها لەبەر ئەوەی کە دەرس دەلێتەوە ئەوە لە بۆی جائزە کە قورئان بخوێنیتن. بەڵێ ئەوجا طبعا دووشتا یەک دەست لێدانەکە یەک خوێندنەوەکە هەتا بکرێ نابی دەستی لێ بدای ینی ئیلا ئەگەر حاڵەتەکە زۆر 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 زەرور بی ئەگەرنا دەتوانێت قورئانێکە لەسەر مێزێک لە شوێنێکدا بنێ بەڵام لە بۆ تعلیم لە دەستی ڕابردوودا باسمان کرد لە بۆ تعلیم و فێرکردن ئەو مامۆستای ئەگەر نەچی قوتابەکان مەحروم دەبن لەو قورئانە یاخود لە بۆ حیفظ ئەگەر بێت و ئافرەت وەکو باسی کاتەکانیشمان کرد ماوەیەکی زۆر لە عادە دەمێنیتەوە 15 ڕۆژە یان زیاترە کەمترە ئەگەر دەوری قورئانەکەی نەکاتەوە ئەمەشیان یان لە حاڵەتە زەروریەکان بەڵام بێ حاڵەتی یاخود لە بۆ دوعا یعنی ئەو ئاەتانەی بەنیەتی دوعا بۆ نمونە دعای مثلا سەفەر سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين کاتێک سواری سیارە دەبیان پێڕۆیەک ئەوانە ئەو دوعایانە ئەو ئاەتانە دەتوانی بخوێنی بەنیەتی دوعا یعنی ئەو حاڵەتانە ڕێگە پێدراوە بەڵام بە شێوەی گشتی قەدەغەیەوە حەرامە نابێ قورئان بخوێنی. زۆر باشە خوشی پارێزم دەستەکان خۆش بن ئەگەر خوشکێکی تر ئەوها یعنی شتێکمان لە بۆ باز بکە حەز دەکەم بزانم چەند ئیستفادەتان کردیان چەند معلومات و زانیاریتان هەیە لەسەر دەرس ڕابردوو بیان لە کۆی بابەتەکە بی یعنی شتێکی وامان لە بۆ باز بکە پێم خۆشە. برایە خوشکە برایە قسە بکە توانین دەستی بەرزەوەکان مۆڵەت تێدەین ئینشاءالله. بەڵێ دیارە کەس ئەوسە دیارە کەس قسە ناکەوە وەڵا باش ئەمە بە خۆمان دەست پێ دەکەن. باشە بەڕێزان خوشکان برایان دووبارە سەلامی خوای گەورەتان لێبێ. خوای گەورە ئەو دەرسەمان و تەواوی کار و کردەوەکانمان بیخاتە تەرازووی حەسەناتمان لە ڕۆژی قیامەتدا. خوای گەورە لە بۆمان قبول بکە و خوای گەورە بیکاتە توێشووی ڕۆژی قیامەت ئینشاءالله. بەڕێزان بابەتی ئەو ڕۆمان وەکو باسمان کرد بابەتێکی وردە و خاڵ و چەند نقاتی زۆری تێدایە. ئومێداوارم ئینشاءالله بە گوێزکەی دڵ یان بە فکر و بیر و شتێکی تەواو لە لای دەرسەکە بن مەشغولی ئەولا نەبن و ئەوەی ئینشاءالله هەموو لایەکمان سوودی لێوەربگرین. ئەوەی بابەتەش بەڕێزان ئەو شتانەی کە حەرام و قەدەغەکراون لەسەر ئەو کەسەی کە تووشی لەشگرانی دەبی یان جەنابەتی لەسرە یان غوسلی لەسەر واجبە و هەروەها ئەو کەسەی کە بێدەستنوێژە. دوو بێدەستنوێژیمان هەیە بەڕێزان، بێدەستنوێژی گەورە، بێدەستنوێژی بچووک. بێدەستنوێژی گەورەواتە ئەوەی کە غوسلی لەسرە ئافرەتە یان پیاوە بەو شتانەی کە لە پێشتر باسمان کردن بە چەند شێوازێک یان لە چەند حاڵەتێکدا ئافرەت یان پیاو لەسەری واجب دەوی خۆی بشوە. ئەمە پێی دەگوتر لەشگرانی ینی لەشی بێنوێژە ینی ئەو شتانی کە لەی قەدەغەکرا و حەرام کراون. اینجا لەو حاڵەتەدا یاخود لەو فەستەدا بەس لەو کەسانە دەکات کە تووشی لەشگیرانی دەبن یان لەشیان بە جەنابەتە یان غوسلیان لەسەر واجبە ئایا چەند شتیان لەسەر حەرامە. دەفەرمێ وەیەحڕوم عەلە الجونوب 5 ئەشیا حەرام و قەدەغەکراوە لەسەر ئەو کەسەی کە لەشی گرانە یان لەشی بە جەنابەتە غوسلی لەسەر واجبە 5 شت لەسەری حەرامن یعنی 5 شت نابی ئەنجام بدا. یەکەمینیان ئەسەلات و ئەو کەسەی کە تووشی لەشگیرانی بووە یان لەشی بە جەنابەتە یان غوسلی لەسەرە
نابی بە هیچ شێوەیەک نوێژ بکات، نە نوێژی واجب نە نوێژی سونەت دەبی واز لە نوێژەکانی بینی هەتا خۆی خاوێن دەکاتەوە خۆی دەشوا. دووەمینیان بەڕێزان لەو پێنج شتانە وەقیراءەت القورئانی خوێندنی قورئانی پیرۆز بە هەمان شێوە ئەو کەسەی کە لەشی گرانەیان جەنابەتی لەسرە نابی قورئانی پیرۆزیش بخوێنی، نابی قورئانی پیرۆزیش بخوێنی، نە بە دەستلێدان و نە بە لەبەریش بە هیچ شێوەیەک نابی قورئانی پیرۆز بخوێنی ئیلا وەکو گوتمان وەکو مەسەلەی عادەکەی لە حاڵەتی زۆر زۆر زەروریدا یان لە بۆ تعلیم یان لە بۆ ئەوانە ببێت دەستلێدان یان چەند ئاەتێکی کورد لە بۆ دوعا ئەوانە، بەڵام بە شێوازێکی گشتی نابی قورئانی پیرۆز بخوێنی بە لەبەریش. ئینجا ومەس المصحف وحمله و هەروەها نابی دەست لە قورئانیش بدا و نابی هەریشی بگری. مەس المصحف عن دەستلێدان لە قورئانی پیرۆز وحمله نابی هەریشی بگری بە هەمان شێوە ئەوەشیان هەر حرامە. هەموو ئەوانش طبعا ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوایە کە دەفەرمێ لا يمس القورآن إلا طاهر، نابی ئەو کەسەی کە دەستە قورئانی پیرۆز دەدا نابی بێدەستنوێژ بی دەبی ئیلا ئینسانێکی پاک و خاوێن بی. بەڵام مالیکیەکان دەفەرمون ئەو کەسەی کە بێدەستنوێژە دەتوانی دەست لە قورئانی پیرۆز بدا، ئەمە ینی جائیزە لە لای مەذهب ئیمامی مالک، بەڵام جمهوری زانایان دەفەرمون بە هیچ شێوەیەک نابی دەستی لێ بدا. هەندێک لە زانایان دەفەرمون ئەگەر تەفسیری جیاوازی هەیە، هەندێکیان دەفەرمون تەفسیرەکە زیاتر بی یان لە ناو کۆمەڵە کەل و پەل و جانتایەک بی، ئەمەشیان مەجالێکی تێدایە. یعنی لە کۆی گشتیدا وا باشە ئینسان بەبێ دەستنوێژ بەڕاستی کە جمهوری زانایان لەسەر ئەوەن دەست لە قورئانی پیرۆز و لە مصحف نەدا. خاڵی چارەم بەڕێزان کە حرام و قەدەغەکراوە لەسەر ئەو کەسێک کە لەشی بە جەنابەتە دەفەرمێ وەتەواف و تەوافکردن لە دەورەی کەعبە و چونکە تەواف وەکو نوێژ وایە، تەواف وەکو نوێژ وایە، بە هەمان شێوە ئەویشان حرامە و قەدەغەکراوە لەسەر ئەو کەسێک کە تووشی لەشگرانی یان تووشی جەنابەت دەبێت. واللبث في المسجد وهروها مانەوە لە مزگەوت نابی ئەو کەسەی کە لەشی گرانە یان جەنابەتی لەسەر یان غوسلی لەسرە نابی بە هیچ شێوەیەک لە ناو مزگەوت و ماڵی خوای گەورەدا بمینیتەوە. ئەوەشیان بەڵگەی ئەو ئاەتێک کە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا، يعني إلا بالربوار نبي يعني ناوي دابروا جائزة بەڵام بچیتە ناو مزگەوت و بمینیتەوە ئەمەیان حرامە، دروستە بە هیچ شێوەیەک نابی. ئەمەیان ئەو پێچ خاڵانە بوون کە لەسەر ئەو کەسەی کە تووشی لەشگرانی دەبی یان غوسلی لەسەر یان جەنابەتی لەسەر لەسەری حرامە. یەکەمینیان نوێژکردن، دووەمینیان قورئان خوێندن حتا بە لەبەریش، سێمینیان دەست لە قورئاندان و هەڵگرتنی، چارەمینیان تەوافکردن، پێنجەمینیان مانەوە لە ناو مزگەوت. ئەو پێنج شتانە هەر کەسێک غوسلی جەنابەتی لەسەربی لەسەری حرامە نابی ئەنجامیان بدا. بابەتێکی تر بەڕێزان دەینە سەری ئایا ئەگەر کەسێک بێدەستنوێژ بوو ئەوجار یان دەستنوێژی گچکە یان برێن لەش وەکو برەی دوو غوسلمان هەیە، دوو بێنوێژیمان هەیە، بێنوێژیەکی گەورە بێنوێژیەکی بچووک. بێنوێژی گەورە ئەوەیە کە غوسلی جەنابەتە، بەڵام یاکو برەی بێنوێژی دووەمین يعني بێدەستنوێژیە دەستنوێژینی ئەو کەسە ئەوەشیان وەیەحرم على المحدث حرامە و قەدەغەکراوە ئەو کەسەی کە بێدەستنوێژە ثلاثة أشياء، سێ شتی لەسەر حرامن. یەکەمینیان الصلاة و نوێژکردن، نوێژ بە هیچ شێوەیەک پێغەمبەری خوا دەفەرمێ لا تقبل صلاة بغير طهور، نوێژ دروست نییە بەبێ پاک و خاوێنی ئللا دەبی ئەو کەسە دەستنوێژی هەبی. دوامینیان والطواف و طوافی شوەکو گوتمان بە هەمان شێوە پێغەمبەری خوا دەفەرمێ الطواف حول البيت مثل الصلاة، طواف لە دەورەی کەعبە وەکو نوێژ وایە إلا أنكم تتكلمون فيه، جیاوازی طواف لەگەر نوێژ تەنها ئەوەیە لە طوافدا دەتوانی ئینسان قسە بکە، بەڵام لە ناو نوێژدا ناتوانانی قسە بکە، ئەگەرنا هەموو حکمەکانیان وەکو یەکە، نوێژ و طواف وەکو یەکن. سێمینیان ومەس المصحف وحمله، هەروەها دەست لێدان لە قورئانی پیرۆز
وهەڵگرتنی بەمان شێوە ئەمەشیان حرامە وقەدەغە کراوە. هەر بەڵگەی ئەو فەرمایشتەی کە دەفەرمێ لا یەمەسو القورئان إلا طاهر. اینجا بەنسبەت دەستێدان لە قورئانی پیرۆز هەند خلافی تێدایە بەڕێزان. بۆ زیاتر معلومات دەفەرمێ ابن عمر و ئیمامی حەسەنی بەسری و عەطا و طاووس و شەعبی و قاسمی کوڕی محەممەد و قەولێک لە مەذهبی ئیمامی مالیک، مەذهبی ئیمامی شافعی، هەموو ئەوانە دەفەرمون بە هیچ شێوەیەک دروست نییە ئەو کەسەی کە بێدەستنوێژیشە دەست لە قورئانی پیرۆز بدا. بەڵام هەندێک لە زانایان دەفەرمون بە تایبەتی ظاهیریەکان و ئیبن حەزمی ظاهیری ئەوانە دەفەرمون دروستە ئینسان دەست لێ بدا ئەگەر بێت و بێدەستنوێژ بی، یعنی دەستنوێژی بچووک ئەوە دروستە. بەڵام جمهوری عولەمایان و زانایان و بە چار مەذهەبەکان لەسەر ئەوەن کە دروست نییە ئینسانی بێدەستنوێژ دەست لە قورئانی پیرۆز بدا. کەواتە ئەو شتانەی کە حرامن لەسەر ئەو کەسەی کە دەستنوێژی نییە سێ خاڵن: یەکەمینیان نوێژکردن، دووەمینیان تەوافکردن، سێمینیان دەستێدان لە قورئانی پیرۆز یاخود هەڵگرتنی. ئەمە بەڕێزان کتابێکمانیان بەشێک لە غایەت التەقریب و لە فتح القەریبمان تەواو کرد کە بریتی بوو لە کتاب الطەهارە، یعنی باسی تەهارە و پاک و خاوێنی و دەستنوێژ و حەیز و نیفاس و جەنابەت و ئەو ئاوانەی پاک و خاوێنن و ئەو شتانێک کە دەستنوێژ دەشتێت و ئەو شتانێک کە پیسن، هەموو ئەوانەمان باس کردن. ئەمە کتابێک بوو، بابەتێکی سربەخۆ بوو کە ئەو هەموو فەرع و ئەو هەموو فەصلانەی هەبوو ئەوەمان تەواو کرد. دێنە سەر کتابی دووەم، سەربەشی دووەم لە مەتنی غایەت التەقریب لە کتابی فتح القەریب، ئەویشیان باسی سەلات، باسی نوێژ بەڕێزان. طبعا نوێژ بەڕێزان یەکێکە لە پێنج ڕوکنەکان و پایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و گەورەترین عیبادەتە لە ژیانی ئینساندا. نوێژ بەڕێزان بە کورتی لە بۆ زیاتر معلومات چەند تایبەتمەندیەکی هەیە. یەکەمین نوێژ ئەو عیبادەتەیە کە خوای گەورە ڕاستە و خۆ لە شەوی ئیسرا و میعراجدا لەسەر پێغەمبەری واجب کردوە صلی الله علیه وسلم، یعنی هەموو عیبادەتەکان لە ڕێگەی جیبریل و وحیەوە بووە، بەڵام نوێژ ڕاستە و خۆ خوای گەورە لەسەر پێغەمبەری واجب کردووە صلی الله علیه وسلم. دووەمینیان نوێژ ئەو عیبادەتەیە بە هیچ شێوەیەک نابی هیچ عذرێک قبول ناکا لۆ ئەوەی کە ئینسان نوێژەکەی نەکا. ئەو کەسێک کە فەقیرە زەکات نادا، ئەو کەسەی نەخۆشە دەتوانی بە ڕۆژوو نەبی، ئەو کەسەی کە ماڵ و سەروەت و سامانی حەج ناکا. بەڵام نوێژ دەوڵەمەند بی، فەقیر بی، ئافرەت بی، پیاو بی، لە سەفەر بی، لە دەرەوە بی، لە ماڵ بی، زستان بی، هاوین بی، لە هەر شوێن و جێگایەک و مەقامێک بی دەبی نوێژەکانت ئەنجام بدەیت. سێمینیان لە تایبەتمەندیەکانی نوێژ بەڕێزان ئەوەیە یەکەمین پرسیار لە عیبادەتەکان و لە حەقی خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا کە لێمان دەکرێت بریتیە لە نوێژ. یەکەمین پرسیار لە حەقی مرۆڤەکان و ئینسانەکان لەبارەی خوێن، لەبارەی قەتل و کوشتنە. یەکەمین پرسیار لە ڕۆژی قیامەتدا کە لێمان دەکرێت دەربارەی حەقی خوای گەورە، دەربارەی نوێژەکان پرسیارمان لێ دەکرێت. چەندین تایبەتمەندی تر دەربارەی نوێژ، لەبەر ئەوە نوێژ عیبادەتێکی زۆر گەورەیە و زۆرترین حکمە شەرعیەکانیش لە فقهی ئیسلامیدا دەربارەی ئەنجامدانی نوێژەکانە. لەبەر ئەوە نوێژەکان طبعا وەکو دەفەرمێ الصلاة المفروضة خمسة، نوێژە واجبەکان پێنج نوێژن، لەبەرەوە ئێمە نوێژی واجبمان هەن و نوێژی سونەتمان هەن. واجب ئەوەیە ئەگەر بیکەی خێر و پاداشتێکی گەورەت هەیە، ئەگەر نەیکەی و ئەنجامی نەدەی طبعا گوناهبار و تاوانبار دەبی. لەو پێنج نوێژانە یەک باسییان دەکات. یەکەمینیان الظهر و نوێژی نیوەڕۆ. الظهر لەو پێنج نوێژانە یەکەمیان نوێژی نیوەڕۆیە. لە سەردەمی خۆیدا بەڕێزان طبعا ئەو سەعات و ئەو وەسائلانە نەبوو ئایا چۆن بزانین کاتی نوێژی نیوەڕۆ چ کاتێکە و چ وەختێکە. و ئەوەل وەقتیها، سەرەتای کات و وەقتی هاتنی نوێژی نیوەڕۆ زەوال و شەمسی، لادانی ڕۆژە لە ناوەندی ئاسمان. بەڕێزان لە دواییدا ئینشاءالله لە تەلەگرام ڤیدیۆیەکتان لە بۆ دێنێرم لە گروپ سەیری بکەن، زۆر بە جوانی بە تەوزیحی، یعنی تەوزیحی ئەو بابەتەی کردووە. بۆ نمونە قەڵەمێک عەسایەک شتێک دادەنێ، کاتێک کە ڕۆژ هاتە ناوەندی ئاسمان تقریبەن سێبەری ئەو دارە ون دەبی. هەر کاتێک یان برێن سێبەرەکەی زۆر کەم دەبی، هەر کاتێک سێبەرەکە یەک تۆز مەیلی کردو لایدا، ئەوە طبعا
سەرەتای هاتنی یانبوونی نوێژی نیوەڕۆیە. ئەمە پێدەوەتی زەوال الشەمس. الحەمدولله ئێستا لەو سەردەمەدا سەعات هەیە، وەسائلەکان هەن کە ئینسان بە ئاسانی دەتوانی کاتی نوێژەکان دیاری بکات. وآخره کۆتایی نوێژی نیوەڕۆ، یعنی نوێژی نیوەڕۆ چ وەختێک دەڕوا نامینی کۆتایی پێدێ ئیدا صارە ظل كل شيء مثله، ئەگەر سێبەری هەموو شتێک هەندی خۆی لێ هاتەوە. یعنی دارعەسایەک دابنەی لە سەحرایەک لە شوێنێک کە ڕاستەوخۆ ڕۆژ لێی بدا، ئەو دارعەسایە بۆ نمونە مەترێک بی، سێبەری دارعەسایەکە سێبەرەکەشی باماشە و مەترێک بی، بەڵام بعدە ظل الزەوالی، لە دوای ئەو هەندە سێبەرەی کە لە کاتی بیدایەتی نوێژبوونەکە گوتمان تۆزە سێبەرێکی هەیە، ئەو تۆزە سێبەرە یعنی ئەوەی حیساب ناکەی، لۆ نمونە ئەو تۆزە سێبەر ئەگەر 5 سانتیمەتر بی، ئەو دارعەسایەکەش مەترێک بی، یعنی مەترێک و 5 سانتیم، بەو شێوازەیە. یعنی بیدایەتی هاتنی نوێژی نیوەڕۆ لە کاتی نیوەڕۆدا، کاتێک کە ئەو دارعەسایەک تۆ سێبەرەکەی لادا، یعنی خوار بوویەوە، لەو کاتەدا نوێژی نیوەڕۆ دەبی. ئەوەندە سێبەرەی تەرک دەکەیت جگە لەوەندە سێبەرە، جگە لەوەندە سێبەرەی کایە لە بیدایەتی هاتنی نوێژی نیوەڕۆ، ئینجا ئەو دارعەسایە سێبەرەکەی هەندی خۆی لێ بێتەوە. جگە لەوەندە سێبەر ئەوە کۆتایی هاتنی یان ئاخیری وەقتی نوێژی نیوەڕۆیە. نوێژی دووەمینیان بەڕێزان و خۆشەویستان وەلعەسر و نوێژی عەسرە، نوێژی ئێوارە. و ئەوەل وەقتیها سەرەتای کات و وەقتی نوێژی نیوەڕۆ الزیادەة على ظل المثل، لە سێبەرەکە سێبەریدا ئەو دارعەسایە لە ئاخیری نوێژی نیوەڕۆ چەند بوو؟ وتمان سێبەرەکە هەندی خۆی لێ هاتەوە کە لە هەندی خۆی زیاتر بوو، ئەوە سەرەتای کاتی نوێژی عەسرە، یعنی ئاخیری کۆتایی نوێژی نیوەڕۆ سەرەتای هاتنی نوێژی عەسرە. یەک تۆز زیاتر سەرەتای نوێژی عەسر سەرەتای نوێژی نیوەڕۆ گوتمان یەک تۆز سێبەرمان هەیە، ئەو تۆز سێبەری تەرک دەکەی. جگە لەوەندە سێبەرە ئەو دارعەسایە سێبەرەکە هەندی خۆی لێ هاتەوە، ئەوە نوێژی نیوەڕۆ ڕۆی و کۆتایی پێهات. یەک تۆز لەو سێبەرە زیاتر ئەوە سەرەتای نوێژی عەسرە، بەو شێوازە. وآخره في الاختيار كوتاي نوێژی عەسر، يعني نوێژی عەسر چ وەختێک دەڕوا إذا وآخره في الاختيار إلى ظل المثلين، هەر کاتێک ئەو دارعەسایە یان ئەو شتا یان ئەو هەر شتێک دایبنەی سێبەرەکەی دوو بەرابەری خۆی، یان دوو بەقەد خۆی بوو، دوو هەندی خۆی بوو، ئەمەیان کۆتایی نوێژی عەسرە. وفي الجوازی لە بۆ درستی، یعنی هەتا کەی درستە نوێژی عەسر بکە إلى غروب الشمس، هەتا ڕۆژ ئاوا دەبی، کە تەواو ڕۆژ ئاوا بوو کە ئاخیر وەقتی نوێژی عەسرە و نوێژی عەسر دەڕوا، یعنی نوێژی عەسر نامینی. سێمینیان لەو پێنج نوێژانە بەڕێزان و خۆشەویستان وەلمەغریب و نوێژی مەغریبە، نوێژی شیوان. ووەقتها واحد، نوێژی مەغریب یەک کاتی هەیە، لەبەرەوەی کاتەکەشی تەبەن کاتێکی کورتە، لەو پێنج نوێژانە کەمترین کات بەر نوێژ مەغریب کەوتووە، یعنی کاتەکەی کورتە. ووەقتها واحد یەک کاتی هەیە، وهو غروب الشمس، ئەویشان کاتێک تەواو ڕۆژ ئاوا بوو، یعنی دنیا تاریک بوو، ڕۆژ بزر بوو، ون بوو، لەو کاتەدا ئەوە نوێژی مەغریب دادێت. ئەدی کۆتاییەکەی وبمقداری ما يؤذن، بە ئەندازەی بانجێک، ويتوضأ کەسێکی اعتیادی و لەسەر خۆ دەستوێنجێک هەڵبگری، ويستر العورة جلو بەرگەکەی خۆی بگۆڕی، ويقيم الصلاة و هەروەها نوێژیش بکە، ويصلي 5 ركعات، يعني نوێژی ويصلي 5 ركعات، 5 نوێژیش بکە، 5 ركعات نوێژیش بکە. هەموو ئەوانە ئەگەر کردی ئەوە بەس ئینسانێکی معتەدیل، یعنی بە حاڵەتێکی ئەتیادی و لەسەرخۆ، ئەوە کاتی نوێژی مەغریب کۆتایی دێ. بە حیسابی سەعات و ئەو بابەتانە لەو سەردەمەدا هەرچەندەوە زۆر دەقیق نییە، لە سەروی سەعاتێکە،
ئەو جای وایە لە سعاتێک و 10 دقیقە سعاتێک و چارێکە بە فەسلیش دەگۆڕێ بەڕێزان بە هەندێک کات دەگۆڕێ بە منطقە و بە موقع دەگۆڕێ لە هەندێک شوێن هەیە بینی مەغریب و عیشا سعاتێک 5 دقیقە 20 سعاتێک و 10 دقیقە 20 سعاتێک و چارێکە بەم شێوازی وەکووتمان الحەمدولله ئێستا لەو سەردەمەدا سعات و ئەو وەسائلانە هەیە کە ئەو کێشانە زۆری حەل کراوە الحەمدولله. نوێژی چارەمینیان وەعیشا و بەڕێزان نوێژی خەوتنان نوێژی عیشایان و ئەوەل وەقتیها سەرەتای نوێژی عیشا سەرەتای هاتن نوێژی عیشا ئیدا غاب الشەفەق الأحمر ئەگەر بێت و سۆراییەکەی بنی ئاسمان یعنی کۆتایی هات کاتێک کە برێن لە دوای مەغریب وەکو برەی سۆرایەتێک یان نەوع ڕووناکاییەک دەمینی ئەو ڕووناکایە تەواو کۆتایی پێبێ کە پێی دەوتێ الشەفەق الأحمر ئەوە کۆتایی پێهات ئەوە نوێژی سەرەتای نوێژ عیشایە و ئاخیره في الاختیاری کۆتایی نوێژی عیشا لە اختیار یعنی وەختەکەی هەرماوە نوێژەکە هەرماوە نوێژەکە نەچووە إلى ثلث الليل هەتا سێیەکی شەو هەتا سێیەکی شەو یعنی شەو بکەی بە سێ بەش لە سێ بەشەکەی کۆتایی بۆ نمونە ئەگەر شەو 9 سەعات بی 6 سەعات بڕوە 3 سەعات بمینی لەو کاتەشدا نوێژی عیشا بکەی اعتیادیە. وفي الجوازي لبو درزبون يعني تسوختك بتوالي نوێژەکەت دەڕوا ئەگەر بێت و بیشتیکەی هەر بەبەرناکەوی إلى طلوع الفجر الثاني لبو هەڵاتنی فەجری دووەم دوو فەجرمان هەیە فەجری صادقمان هەیە فەجری کاذبمان هەیە کە لە دواییدا ئیشارەیان پێ دەکەن یاخود ئاماژەیان هەندێک لە جیاوازیەکانی فەجری صادق و فەجری کاذب باز دەکەین. دەمەوێ ئاماژە بە خاڵێک بکەم بەڕێزان لە کۆندا باو یان خەڵکی وایان دەزانیان مەشهور بوو لە ناو خەڵکیدا دەیانگوت وا باشە نوێژی عیشا دوا بخەی یعنی لە بۆ کۆتایی شەو یان تاخیری بکەی ئەمە لە ڕووی شەرعیەوە هیچ ئەسل و ئەساسێکی نییە هیچ بنەمایەکی شەرعی نییە چونکە لە دەیان فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە بەوە کراوە کە الصلاة على وقتها گەورە دەفەرمێ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا خوای گەورە کە نوێژی واجب کردووە عیبادەتێکە وەقتی لە دیاری کراوە وەقتی نوێژی بەیانینی وەڕۆ عەسر عیشا هەتا ئاخیری لەبەرەوە هەموو نوێژەکان لە بەیانیەوە هەتا عیشا هەموو نوێژەکان باشترین و خێرترینی ئەوەیە ئینسان لە کاتی خۆیدا نوێژەکە ئەنجام بدە بە نوێژی عیشاوەش نەک نوێژی عیشا تاخیر بکەی ئەوە شتێکی بێ بنەمایە وەکو گوتمان هیچ ئەسل و ئەساسی نییە. آخر نوێژ لەو 5 نوێژانە بەڕێزان وەسوح و نوێژی بەیانیە و ئەوەل وەقتیها سەرەتای نوێژی بەیانی طلوع الفجر الثاني هەڵاتنی فەجری دووەمە یعنی لەو کاتێک کە کۆتایی هات بە نوێژی عیشا کە گوتمان طلوعی فەجری دووەم کۆتایی بە نوێژی عیشا دێت ڕاستەوخۆ دەبیتە کاتی نوێژی بەیانی و ئاخره في الاختیاری کۆتاییەکەی نوێژی بەیانی فیل اختیاری یعنی وەختەکە هەرماوە دەتوانی نوێژەکەت ئەنجام بدەی خێرت پێدەگا نوێژەکە نەچووە ئیلە ئیسفاری هەتا دنیا ڕووناک دەبی یان هەتا وەکو برەی دنیا زەرد دەبی نەک تەواو ڕووناک ببی یعنی دنیا وەکو برەی لە تاریکایی دەرچووە هەندێک بەلای ڕەنجی زەردا ڕۆیشتیە. وفي الجوازي لبو درزبون بريمجكا تاچ وقت دچي وكل كردواري باندرين الى طلوع الشمس هر وقت كروج هلات نويجي بياني دچي اواگر بشيكي يان قضايا يان بشكو خواي قولت قبول بك اگرنا لوقت ياري كتابي خويدا نويجكا رويشتيا برزان او جابين سر جوازي لنيوان فجر صادق وفجر كاذب علماء يان وزانيان دفرمون فەجری یەکەم یان فەجری دووەم کە یەکیان پێ دەگوتێ فەجری صادق یەکیان پێ دەگوتێ فەجری کاذب یەکەمینیان پێ دەگوتێ فەجری کاذب فەرق و جیاوازەکەیان چیە یەکەمینیان کە هەڵدێ لە برێن کاتی نوێژی بەیانی لە شەرقەوە لە بەرب یعنی بەو شێوازە نەک بەپانی بە شێوازی ستونی ئەم ئەوەی هەیە کە فەجری کاذبە بەڵام فەجری صادق
بە ئاسووی یان برن بەپانی بەو شێوازە هەڵدێ، ینی ڕووناکایەکەی بەو شێوازەیە. جیاوازی دۆم لە نێوان ئەو دوو ڕووناکاییانە کە یەکیان پێدەوەتی فەجری کاذب کە بیدایەت دوامینیان پێدەوەتی فەجری صادق، ئەوەیە فەجری یەکەمین أن الفجر الأول يكون هذا النور لمدة قصيرة ثم يظلمه، يعني فجر يكمل وكي كرتا لباشان مكسر تاريخي بدواي داده بان فجر دوامين يعني صبر هر برو روناچی دروا تاریکایی بدواي دانای. فرق سيمين فجري يكم ياخذ فجري يكم منقطع عن الأفق، بينه وبين الأفق ظلمة، أن الفجر الثاني متصل بالأفق ليس بينه وبين الأفق ظلمة، يعني تاريكاي تدانية فجري كاذب تاريكاي بدواي داديان تاريكاي لنا ورود دا بلان فجري صادق راستوخو كرود دا برو روناكاي بتدريزي حتى تواو روج هلده أو تسند جیاوازیەک لە بینی فەجری صادق و فەجری کاذب بە کورتیەکەی یعنی دوو ڕووناکایی لە پێشی لە کاتی بەرەبەیاندا هەڵدەستن، یەکیان پێدەوتێ فەجری کاذب، دومینیان پێدەوتێ فەجری صادق. ئەمەشیان بەڕێزان نوێژ پێنج نوێژەکان و کاتی نوێژەکانیشە. خاڵێکی دیکە کە زۆر زەرورە ئەوەی بکەین ئەویشان بە نسبەت نوێژی بەیانی کە بەداخەوە زۆر کەس هەیە کەم تەرخەم و ئیهمالە لە ئەنجامدانی نوێژی بەیانی. بەڕێزان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ أثقل الصلاة على المنافقين صلاة العشاء وصلاة الصبح، قرسترین نوێژ لەسەر شانی منافق و دووڕوەکان نوێژی بەیانی نوێژی عیشایە. ولو يعلمون ما فيهما لأتوهما ولو حبوا، ئەگەر بزانن چ خێر و بەداشت و گەورەیەک هەیە لە ئەنجامدانی نوێژی بەیانی نوێژی عیشایان، ئەگەر بەگاگۆرچێ بن بەسەر چۆکەکانیان ڕۆیشت بن ئەو جار دەڕۆن لە بۆ ئەنجامدانی ئەو دوو نوێژان ئەوەندە خێر و بەداشتیان هەیە. لەبەرەوەی یەکێک لە نیشانەکانی منافق و دووڕوو ئەوەیە ئەگەر بێت و ئەو دوو نوێژانە نەکا یان نوێژی بەیانی ئەنجام نەدا. لەبەر ئەوە ئەو کەسەی کە بەیانیان دەرێ من بە خەبەر نایە، ئەگەر بێت و کارێکی دنیای هەبی پارەیە وکو مەسلحەت و بەرژەوەندی دنیای تێدابی، ئەگەر هەر بە خەبەر نەهات ئەوە دیارە مەعزوورە. بەڵام ئەگەر بێت و لە ئیش و کاروبارەکانی دنیای زۆر بە ئاسانی بە خەبەر بێ بەڵام بۆ نوێژی بەیانی تەمبەڵ بی، ئەوە بەڕاستی گوناهبار و تاوانبار دەبی. بەڵام فی کولی الأحوال تەمبەڵ بی و تەمبەڵ نەبی بە هەر شێوازێک لە شێوازەکان نەبی نوێژەکەت بڕوە، هەر وەختێک هەستا دەبی نوێژەکەت بکەیت. بەڵام ئەگەر پێشی ڕۆژ هەڵاتن نوێژەکەت بکەی ئەو عیبادەتەکەت قبول بووە، دوای ڕۆژ هەڵاتن عیبادەتەکەت قبول نەبووە، ینی شەرت و مەرجە شەرعیەکانی نادێ، بەڵام دەبی هەر ئەنجامی بدەیت، بەڵام باستی گوناهبار دەبی لەسەرەوەی کەوە نوێژەکەت تاخیر کردووە. فەستێکی تر بەڕێزان دەین سەری دەربارەی شەرتەکانی واجببوونی نوێژ. ئایا نوێژ لەسەر کێ واجبە؟ شەرتەکانی چیە؟ مەرجەکانی چییە؟ وشرائط وجوب الصلاة ثلاثة أشياء. شرط و مەرجەکانی واجببوونی نوێژ سێ مەرجی هەیە. یەکەمینان الئیسلام، ئەو کەسەی کە دەیەوێ نوێژ بکە یان نوێژ لەسەر ئەو کەس واجب دەبی مسلمان بی، لەسەر غەیرە دین و کافر و لەسەر ئەوەی واجب نییە، کەسێک کە مسلمان نییە نوێژی لەسەر واجب نییە. دووەمینیان والبلوغ و بالغ بوون. بالغ بوون بەڕێزان لە دەرسەکانی ڕابردووشدا ئاماژەمان پێ کرد، بالغ بوون یعنی حەدی تەکلیف لە بۆ ئافرەتان و لە بۆ پیاوان هەیە، چەند شێوازێک یان چەند علامەتێکی هەیە. بالغ بوون یەکەمینیان احتلام بوون یعنی خەوبینین، یان لە کوردەواریدا ناویتری هەیە لە خەودا کە ئینسان احتلامی دەبی، غوسلی دەکەویتە سەر و تووشی لەشگیرانی دەبی. ئەمە لە ئافرەتانیش ڕوودەدا لە بۆ پیاوانیش ڕوودەدا. هەردووچیان ئەوانە هەر کاتێک تووشی احتلام بوون لە هەر تەمەنێک بوون حتا پێش تەمەنی 15 ساڵیش ئەوە بالغ بووینە، یعنی بلوغیان بووە، عیبادەتەکان لەسەر واجبە. و حاڵەتێکی ترمان هەیە ئەویشیان هەندێک لە زانایان دەفەرمون هەر کاتێک مووی شوێنی یعنی عەورەتی ئینسان هات مووەکانیش، بەڵام ئەوە ڕێی زۆرینەی زانایان نییە، دەفەرمون ئەوەش نیشانەیەکە یان علامەتێکە لە علامەتەکانی بالغ بوون.
وتمني 15 ساڵی هەر ئافرەتێک یان هەر پیاوێک گەیشتە تەمەنی 15 ساڵی ئەوە بلوغی بووە. ئەو ئافرەتە ئەگەر بێت و نەکەوتی بیتە عادەش، ئەو پیاوە ئەگەر بێت و احتلامیشی نەبووبی گەیشتە تەمەنی 15 ساڵی ئەو بالغی بووە. حاڵەتێکی تر بەڕێزان ئەویشیان ئەگەر بێت و ئافرەتێک لە بۆ ئافرەتان برن عادەی مانگانەی بینی لە تەمەنی 9 ساڵ بوو، 8 ساڵ بوو، 10 ساڵ بوو، 20 بوو، هەر چەندی هەبوو پێش 15 ساڵیش کەمتریش لە 15 ساڵیش ئەوە بلوغی بووە. و هەروەها منداڵ بوون ئەگەر بێت و ئافرەتێک حتا ئەگەر بێت و نەکەوێت بیتە عادەی مانگانەش بەڵام زەواجی کردووە ئەو ئافرەتە منداڵی بوو، ئەوەش زانایان بۆیان داناوە کە بالغی بووە. ئەوانە نیشانە و عەلامەتەکانی یان حەد و سنوورەکانی بالغ بوون. بەڕێزان ئینجا ئەسمان البلوغ سێمینیان والعقل دەبی ئەو ئینسانە عقلیشی هەبی، یعنی ئەو کەسانی کە خوای گەورە تاقییان دەکاتەوە عقلیان لێدەستێنیتەوە ئەوانە نوێژیان لەسەر واجب نیە. وهو حد التەکلیفی، ئەو سێ شتانە حەدی تەکلیفن، یعنی هەم نوێ وەکو بڵێ موسڵمانەتی و هەروەها بالغ بوون و هەروەها عقلیش، ئەو سێ شتانە ئەوە ئەو ئینسانە تەکلیفی لەسرە دەبی نوێژەکانی و عیبادەتەکانی ئەنجام بدە. دێنە سەر فەسڵێکی تر بەڕێزان ئەویشیان دەربارەی نوێژە سونەتەکان. باسی نوێژە واجبەکانمان کرد، پێنج نوێژەکانمان باس کردن، شەرتەکانی نوێژمان باس کردن، دێنە سەر بابەتی نوێژە سونەتەکان. دەفەرمێ والصلوات المسنونات خمس، نوێژە سونەتەکان پێنج نوێژمان هەیە. العیدانی نوێژی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان کە هەر یەکیان 2 ڕکعاتە ئەنجام دەدرێ، ئەوانە سونەتە ئینسان ئەنجامیان بدات. هەندێک لە زانایان دەفەرمون فەرضی کیفایە، کەمێک لە زانایانیش دەفەرمون واجب بە، بەڵام جمهوری زانایان دەفەرمون ئەو نوێژانە پێویستە ئەنجام بدرێن، نوێژەکان سونەتن. والکسوفانی نوێژی ڕۆژگیران و مانگگیران بە هەمان شێوە ئەوانیش سونەتن، نوێژی ڕۆژگیران و مانگگیران. والاستسقاء و نوێژی داواکردنی باران، ئەویشان بە هەمان شێوە سونەتە ئینسان ئەنجامی بدا. ئەم نوێژانە سونەتە ئینسان ئەنجامیان بدا و سونەتە ئەو نوێژانە کە بە جەماعەتیش بکرێن. ئەو نوێژانە هەم بە جەماعەت و هەم بە بێ جەماعەتیش دەکرێن. دێنە سەر خاڵێکی دیکە ئەویشان وەسونەن تابعة للفرائض 17 ركعة، ئەو سونەتانەی کە لەگەر نوێژە واجبەکان دەکرێن کە پێیان دەگوتێ ڕەواتیب، یعنی ئەو سونەتانەی لە دوای نوێژەکان لە پێش نوێژەکان دەکرێن 17 ركعاتمان هەیە. 17 ركعات بەڵام ئەوانە بەبێ جەماعەت دەکرێن، یعنی هەر کەس بۆ خۆی بەتەنها دەیکات. یەکەمینیان بەڕێزان ڕکعەتا الفەجری، 2 ركعات پێش نوێژی بەیانی، زۆر خێرێکی گەورەیە. پێغەمبەری خوا دەفەرمێ ڕکعەتا الفەجری خەیر من الدنیا وما فيها، 2 ركعات نوێژ پێش نوێژی بەیانی گەورەترە لەم دنیا و لەوەی لەناو ئەو دنیای، ئەوەندە خێری گەورەیە. وعائشەی داچی ئیماندار دەفەرمێ لەم یەکن النبی صلی الله عليه وسلم على شيء من النوافل أشد منه تعهدا على ركعتي الفجر، هیچ نوێژێک و سونەتێک بە ئەندازەی ئەو 2 ركعاتانەی پێش نوێژی بەیانی پێغەمبەری خوا لە سەریان بەردەوام نەبووە و لە سەریان جددی نەبوو. زۆر پێغەمبەری خوا لە سەریان جددی بووە، ئەنجامی داون 2 ركعات پێش نوێژی بەیانی. دووەمینیان لەو نوێژانەی یان لەو سونەتانەی کە لەگەر نوێژەکان ئەنجام دەدرێت، 4 قبل الظهر، 4 ركعات پێش نوێژی بەیانی، 4 ركعات پێش نوێژی بەیانی. وركعتان بعده 2 ركعات لدواي، عفوا 4 قبل الظهر، يعني 4 ركعات لدواي نويجي نيورو، 4 ركعات دواي نويجي نيورو. وركعتان بعده 2 ركعات لدواي نويجي نيورو، كواتا 2 ركعات بيش نويجي بياني، 4 ركعات بيش نويجي نيورو أو هش، 2 ركعات دواي نويجي نيورو أو هش. وأوش فرمودي لسر عائشة داچي ماندارا دفرمي كان النبي صلى الله عليه وسلم يصلي في بيتي قبل الظهر 4، ودفرمي ثم يخرج فيصلي بالناس ثم يدخل فيصلي 2 ركعتين
ئەم فەرموودەیە ئیمامی مسلم هێناوێتی عایشە داچیمان لە ماڵی من پێغەمبەری خوا پێشەوەی بچتە یان پێش نوێژی نیوەڕۆ 4 ڕکعاتی دەکرد لە پاشان 2 ڕکعاتیشی لە دوایوی دەکرد. ئەم فەرموودەی ئیمامی مسلم هێناوێتی. و4 قبل العصر 4 ڕکعاتیش پێش نوێژی عسر. هەشتمان هەبوو 4 دیکەش ئەوە 12 ڕکعات. ئەوەش حەدیثی ابن عمر دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمی رحم الله امرأ صلى قبل العصر 4. ئەم فەرموودەی ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و ترمذی و ابن حبان هێناوێتیان 4 ڕکعات پێش نوێژی عسر. اینجا ورکعتان بعد المغرب 2 ڕکعاتیش دوای نوێژی مەغریب 12مان هەبوون ئەوە دەکاتە 14 2 ڕکعات دوای نوێژی مەغریب. ئەمەشان حەدیثی ابن عمر رضا و رحمەتی خوای لێ بی کە دەفەرمێ حفظت من النبي صلى الله عليه وسلم 10 ركعات ركعتين قبل الظهر وركعتين بعدها وركعتين بعد المغرب في بيته و3 بعد العشاء 3 ركعاتيش دواي نويجي عشاء ئەوە 7 4مان هەبوون ئەوەشیان دەکاتە بەو 3 ركعات دەکاتە 7. لەو 3 ركعاتانەی دوای نوێژی عیشا یوتر بواحدة منهن 3 ركعاتن یەکیان بەتەنها دەکات کە پێی دەگوترێ ویتر. ئەم وترە طبعا بەڕێزان زۆر ئەوەشیان خێر و پاداشتەکەی گەورەیە. حتى هەندێک لە زانایان دەفەرمون واجبە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بی دەفەرمێ وتر واجبە. اینجا چۆنیەتی ئەنجامدانی وتر یاخود شەونێژ بە شێوازێکی گشتی ئەگەر ئەوەش تیشکەچی بخەینە سەر بەڕێزان کاتی نوێژی شەو نوێژ 2 کاتی هەیە. یەکیان کاتی تەمبەڵەکانە بەڕاستی وەکو زۆربەی هەر زۆری ئەو خەڵکە هەر کاتێک خەوتی سعات 9 سعات 10 سعات 11 سعات 12 سعات 1 دەتوانی یان دوای نوێژی عیشا دەستنوێژێک بشۆی 2 ڕکعات سونەتی شەو نوێژ ئەنجام بدەی یەکیش بەتەنها 3 ڕکعات بکەی یان دەتوانی 4 ڕکعات بکەی یەک بەتەنها 5 ڕکعات 7 ڕکعات هەر چەندی بکەی ئەوە ئەعتیادیە کە دوایی باسی عەدەدەکەش دەکەن عەدەدی وتر. ئەمەیان شەو نوێژت کردووە یعنی خێر و پاداشتی شەو نوێژ سەلات اللەیلت پێ دەگا ئینشاءڵڵا. بەڵام باشترینی شەو نوێژ ئەوەیە کە الثلث الأخير من الليل واتە سێیەکی کۆتایی شەو یعنی ئەگەر شەو 12 سعات بی 8 سعات بڕوە لە ماوەی 4 سعاتەکانی ئەخیر یاخود برێن لە کاتی بەرە پێش نوێژی بەیانی لەو کاتانەدا هەڵبستیەوە شەو نوێژەکانت بکەی وترەکەت بکەی خێر و پاداشتەکەی زۆر گەورەیە. ئەمە بەو دوو شێوازە دەتوانی شەو نوێژەکانت بکەی. بێنە سەرخاڵێکی تر بەنسبەت قوفلبوونی شەو نوێژەکان ئەگەر وتر بکەی نابی جارێکی تر شەو نوێژ بکەی ئەمە ڕەیەکی مەرجوح ڕەیەکی زۆر بەقووەت نییە. ڕەیە بەقووەتەکە ئەوەیە ئەگەر بێت و 3 ڕکعاتیشت کرد یعنی وترەکەشت کرد دەتوانی لە دوایدا هەڵبستیەوە تەنها وترەکە دووبارە ناکەیەوە. ئەگەر لە دوای نوێژی عیشا 1 ڕکعاتەکەت کرد یان برین وترت کرد نابی دووبارەی بکەیەوە لە دواییدا ئەگەر نەتکرد لە ئاخیری وترەکەی دەکەی و ئەنجامی دەدەی. بەڵام لە یەک شەودا نابی دوو وتر ئەنجام بدەیت. کەمترینی وتر بەڕێزان ئەوەیە 2 ڕکعاتی بکەی یەکیش بەتەنها یعنی کەمترینی هەتا هەندێک لە زانایان دەفەرمون دەتوانی 1 ڕکعاتیش بەتەنها بکەی ببێ 2 ڕکعاتەکە. بەڵام ئەوە دێک لە زانایان بە باشیان دانەناوە یعنی کەمترینیان 3 ڕکعات 2 ڕکعات بەتەنێ بکەی وەکو نوێژی بەیانی ڕکعاتێکیش بەتەنها بکەی فاتحە بخوێنی. هەندێک لە زانایان دەفەرمون دەتوانی هەر 3 ڕکعاتەکە بەیەکەوە بکەی لە کۆتاییدا تحیات بخوێنی ڕکعاتی یەکەم بخوێنی دووەم سێەم ئینجا تحیات لە ئاخیری بخوێنی. شێوازێکی تر دەتوانی وەکو نوێژی مەغریب لە 2 ڕکعات تحیات بخوێنی لە ڕکعاتی ئەخیریش بە هەمان شێوە تحیات بخوێنی وەکو نوێژی عیشا. یعنی هەموو ئەو حاڵەتانە دەکرێت بەڵام باشترینیان ئەوەیە 2 ڕکعات بکەی ئەوجا ئاخیری 1 ڕکعات بکەی یان 4 ڕکعات بکەی ئاخیری یەکی بکەی بیکەی 5 ڕکعات 6 ڕکعات بکەی ئاخیری یەکی بکەی بیکەی بە 7 ڕکعات. بەو شێوازە دەتوانی ئەنجامی بدەی ئەوەیان لە هەر هەمووی خێر و پاداشتەکەی زیاترە. ئەوە مامۆستا موسا دەرێ کاتەکە تەواو بوو. بەڕێزان
گەیشتینە سەر ئەمە شوترەکان بوو حاڵەتێکی دیکە بەڕێزان بە کورتی ئەویشان جێرانەوەی ئەو سونەتانە یعنی ئەو سونەتانەی کە ڕەواتیبەکان زانایان زۆری نیان دەفەرمون دەتوانی بیجێڕیەوە یعنی ئەگەر بێت و پێڕانە گەیشتی پێش نوێژی بەیانی یان پێڕانە گەیشت پێش نوێژی نیوەڕۆ دەتوانی ئەو سونەتانە لە کاتێکی دیکە دووبارەیان بکەیەوە بە کورتی وە ثەلاث نەوافل مؤکدات و سێ نوێژی سونەتیشمان هەن زۆر خێریان گەورەیە سەلات اللەیل شەو نوێژ و سەلات الضحا نوێژی چێشتەنگا و 2 ڕکعات بکەی یان لە چارێکە 20 دقیقە دوای خۆر هەڵاتن یان ڕۆژ هەڵاتن هەتا پێش نوێژی نیوەڕۆ دەتوانی نوێژی چێشتەنگا ئەنجام بدەیت هەتا 8 ڕکعاتیش دەتوانی ئەنجام بدەیت یعنی کەمترینی 2 ڕکعاتە زۆرترینی هەتا 8 ڕکعات دەتوانی ئەنجامی بدەیت وصلاة التراويح وهرويجي تراويح كتابة بمانجي رمضان زوري نكي 20 ركعات ودتواني بياز ركعات يان ركعات وزائدا ركعات يشيج بتنها انزام بدي امانه اخر خال برزان اويشان اويا بتابتي اواني دسنا مزقود دسميش دشوي بلان زو قامت دكريل ونمونه دسنا مزقود دتواني بيكنيت هم نيتي سنتي دسميش بيني نيتي سلامي مزقود بين نيتي رواتب كشبيني هر سێکیانیان دوونێش بەیەکەوە ئەمە عولەمایان ڕێگەیان پێداوە پێیان پێی دەگوتی التشریک بین عیبادەتین یعنی بە یەک نیەت چەند عیبادەتێک بەیەکەوە ئەنجام بدەیت ئەمە دروستە والله ئەعلەم بەڕێزان ئەو بە کورتی ئەو دەرس و ئەو بابەتانە بوو کە ئەمڕۆ لە خزمەتاندا باسمان کرد و خوای گەورە لە هەموو لایەکمانی قبول بکە و خوای گەورە ئەمە بخاتە توێشی ڕۆژی قیامەتمان ئینشاء الله تعالی